سێ گەنج لە قەزای ڕواندز لە کاتژمێر 9 بەیانی بەڕێکەوتن بۆ سەر مەزاری مام لە سلێمانی. ئەو گەنجانە بە ناوی کاک هەڵگۆرد و کاک محەممەد و وارووا کاک فەرحان. من ئەمەوێ قسە لەگەڵ خۆیان بکەم. کاک سڵاوت لێ بێ. پێم بڵێ هۆکاری بەڕێکەوتتان بە پیادە چییە و ئەتانەوێت پێیامێک بگێنن؟ ئەمانەوێ وەفاداری خۆ دووپات بکەوێنەوە یەکێتی خۆمان قەڵای سەوزی ڕواندز سەوز دووپات بکەینەوە کە ئەمە بە پیادەڕێ بچین بۆ سەر گڵکۆی بەڕێز هەواڵی تێکۆشەرمان هەواڵی خۆش بە هەواڵ مام جەلال بۆ سەرکەوتنی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیامێک بە سەرۆک باڤێل تاڵەبانی بدەین ئینشاڵڵا خەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستە سندوقەکانی دەنگدان سەوزپۆش بکەین و دووەمین حیزبی شەهیدان و فەقیر و توێنی توێژ و هەژارانە بەزایح ناچی. دەسۆش کاک محەممەد دێمە لای تۆ پێم بڵێ وەکو گەنجێک چۆن بوو بڕیارتانداکەوە لێرە بە پیادە بڕۆنە سلێمانی؟ سەرەتا بەخێراتنی بەڕێستان دەکەم. وەڵی من وەک گەنجێکی شاری ڕواندز پێشمەرگە نیمە معاشخۆر نیمە هیچ شتێک نیمە، بەڵام دەسۆزی سەرۆک جەنابی باڤێڵ تاڵەبانی حەزم کردە و ڕێگا ببڕم بچمە سەگۆڕی مام هەواڵ جەلال تاڵەبانی هیچ بەزایع ناچێ ئەو شتانە، چونکە لەوەت من تەمەن هەستم بە خۆم کردو هەر یەکێتیمە. زۆر کەس چنە سەر یەکێتی لێ بووە، نە معاشخۆرم هیچ خێزاندارم، بەڵام قەت ئەو شتانە ناکەم و بەرچاوی کە یەکێتی نەمێنم. هەموو کاتە من سەوز پۆشم و لە قەڵای سەوزیش دانیشتم، دڵم خۆشە بە یەکێتی. ئێوە چی یەکترن برانە برادەر هاوڕێنەوە بڕیارتاندا؟ بەڵێ بەیەکەوە بڕیارمان دەکەم ڕێگا بگرین نەبەر بۆ سلێمانی. باشە چەند ڕۆژی پێویستە تاوەکوێوە دەگەنە سلێمانی؟ بەخوای 5 بۆ 6 ڕۆژی پێویستە، 150 کیلۆمەتر لێڕە. باشە لێرەوە پێیانتان چیە بۆ سەرۆک بافڵکە لەوێ دەگەنە مەزاری مام؟ وەڵی دەمانەوێت لێن دەر سەرۆک باڤێل جەلال تاڵەبانی ببینی، زۆر دڵخۆشە بین کە ببینەمە ئەو ڕێگا ببڕین و لێرە بچین وێن دەرێ زۆر عەزەکەین ببینین. ئەگەر بینیتان چی پێ دەڵێن؟ تەنیا دەستخۆشی کە بۆ لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان هیوادا سەرکەوی. بەڵێ ئەوەی گوێبیستی بوون وەک ئاماژەم پێدا سێ گەنج ئەمڕۆ بەیانی کاتژمێرنەوە لە قەزای ڕواندز کە بە قەڵای سەوزی یەکێتی ناسراوە لێرە بە پیادە بەڕێ دەکەون بۆ سەر مەزاری مام لە سلێمانی و قسەشم لەگەڵیان کرد تەنها مەبەستیان لە وەفاداری و هەروەها ئەوەیە کە گەنجان پاڵپشتن لە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم پاڵپشتیشیان دەمێنێتەوە.